واللهی ئەڵەی چاوم لە موسای برامە کە ئیساکەنە بەسەر سواری حوشترەکەیەوە دێت و دوو جڵەوی هەیە و ڕایەکێشێت و ئیحرامێکی سپی لەبەر کردو ئەڵێ لەبەیک اللهم لەبەیک. لەبەرەوە لە حەدیثێکی ترە کە جبریل یای بۆ لای ئادەم ئەفەرمێ ئەی ئادەم لقد كان الملائكة يطوفون إلى هذا البيت ب7,000 سنة. أفرمي أي آدم ملائكة كان بيش أويكا أم بيت ليرانيا دروز به ليرانيا حجيان كردوه بيش 7,000 سال لمو بيش. بلا برابر إذا كانم إما أزانين كعبة ربطي مباشري بشوه هي ببيت المعمورة وهي هم روجك 7,000 ملائكة لعسمانه كجارك تيچون وطوافيان كل جاري دوم دوباره نابنوا. أفرمي ملائكة كان لبيشتويا حجيان ليرا كردوه واتا أم حجة أبسيته وبشيوه أبسيته وهمو بيغمبرانه أو شوني كتو إسا آوائي بيني أو بيت الأبيضة نخير أو حجر الأسود كي مشانازي بيواكين أو مقام إبراهيم آلم شونيك لم ناويايا أما شوني زمزم بيغمبري خواصة صار ما فرمي لم شوني لم سيكوشكيا نو بيغمبر نجراون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما دباني خوشويس بنراني عزيز خوش حالم لبابتك كرنجو لو تارك سبارت با قوري ومعجزات حج لخدمتنا شادبم براسي موضوع زور كاري لخوم كردوه حزكم كار لبرانبركاني شو حزكم كار لملتي كردي مسلماني جبكا چونکە بەداخەوەی کە ئێمە ئەمان بینی لە حەجە خەڵکێکە ئاهاتن بۆ حەج نەیانزانی شوێنەکە کوێیە بۆچی هاتوون چیانەوێ و چۆنە گۆڕێنەوە و حەج چ گۆڕانکاریەکی تیا بەرپا کردوون. جا هیوادارم ئینشاڵڵا بتوانین لەم بەرنامەیە و لەم بابەتەیە تیشکێ خەینە سەر ئەو عیجازە عیلمیانە و دواتریش ئەگەر خوای گەورە تەمەنیایین لەو تارێکی تر و لە کاتێکی ترە باسێکی ڕۆحی حەج و جەوهەری هەستان بۆ بکەم. طبعا بلا برزكانم أويك إيبينين إساء وكعبية للاي زمزم ويهنا جيراوة بيغمري خواه صلى الله عليه وسلم كباسي حج كافر ما من نبي إلا وحج هيش بيغمبري يقنية إلا وحج إلى بيت الله الحرام إلا حجي كردوه بمالك إخوة سيدي قوري أم قسيك إيما وأزانين أم كعبية تنهاهي مسلمانانا أم كعبيه همو أديانا أفرمي واللهی ئەڵەی چاوم لە موسای برامە کە ئیساکەنە بەسەر سواری حوشترەکەیەوە دێت و دوو جڵەوی هەیە و ڕایەکێشێت و ئیحرامێکی سپی لەبەر کردو ئەڵێ لەبەیک اللهم لەبەیک. لەبەرەوە لە حەدیثێکی ترە کە جبریل یای بۆ لای ئادەم ئەفەرمێ ئەی ئادەم لقد كان الملائكة يطوفون إلى هذا البيت ب7,000 سنة. أفرمي أي آدم ملائكة كان بيش أويكا أم بيت ليرانيا دروز به ليرانيا حجيان كردوه بيش 7,000 سال لمو بيش. بلا برابر إذا كانم إما أزانين كعبة ربطي مباشري بشوه هي ببيت المعمورة وهي هم روجك 7,000 ملائكة لعسمانه كجارك تيچون وطوافيان كل جاري دوم دوباره نابنوا. أفرمي ملائكة كان لبيشتويا حجيان ليرا كردوه واتا أم حجة أبسيته وبشيوه أبسيته وهمو بيغمبرانه أو شوني كتو إسا آوائي بيني أو بيت الأبيضة نخير أو حجر الأسود كي مشانازي بيواكين أو مقام إبراهيم آلم شونيك لم ناويايا أما شوني زمزم بيغمبري خواصة صار ما فرمي لم شوني لم سيكوشكيا نو بيغمبر نجراون شكا فرمي هل بيغمبري خواي قورا قومكي لناو بردبي وكو نوحو وكو صالحو وكو هودو وكو شعيب هميان هاتون لپنا كعبه عبادتيان كردو تا خوای گەورە ژیانی سنوونەتەوە لە چێوە لە ئادەمەوە کە ئادەم ئەمرێت و وەفاتەکە جبریلیە 4 جار تەکبیری لە بەردەمی کەعبەیە لەسەرەکات و دوایی ئەیبا بۆ لای مزگەوتی خەیف لەوێنەیە ئەینێژێ
بەڵێ برا خۆشەویستەکانم ئەمە مزگەوتی خەیفە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مزگەوتی خەیف صلى 70 نبيا أو فيه قبر 70 نبيا أفرمي حفتا بيغمبر عالم مزگەوتیان نوێژیان کردووە کە ئەمە مزگەوتێکە لە مینا کە یەکێکە لە ئەرکانەکان و لە واجباتی حەج کە بۆی بچیت لەوێ بمێنیتەوە شەوان 3 شەو لەسەر یەک لەگەڵ شەوی پێش عەرەفەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حفتا پێغەمبەر لێرانەیان نوێژیان کردووە حفتا پێغەمبەریش لێرانەیان نێژراون یەکێک لەوانە چێ ئادەمە خوای لە ڕازی بێ کە خوای گەورە ئادەمی ناردە سەر زەوی لە چۆ دابەزی لە عەرەفە دابەزی لە چۆ حەوای دۆزیەوە لە عەرەفە حەوای دۆزیەوە بەڵێ برا بەڕێزەکانم لەبەرەوە ئێمە کە سەیری ئەم شوێنانە ئەکەین ئەم شوێنانە ئەمان بەستێتەوە ئەمەی کە ئەیبینین ئەوە حیجری ئیسماعیلە ئیسماعیل یەکەم جار کە خوای گەورە ئەم بۆ ئەم شوێنی بۆ لوان و لەگەڵ باوکیا ئەم بینایان بەرز کردەوە 12 کوڕی بوو پاشان لە تەمەنی 37 ساڵیە ئالێرانەیە کە پێوتێ حیجری ئیسماعیل لەگەڵ دایکیان نێژراوە قەبری ئیسماعیل ئێستا لەویانایە واتە تۆ ئەبەسەیتەوە ئەبەم هەموو پێشینەی خۆتەوە ئەها بزانە ئەم دینەی تۆ لە چۆ دەسی پێ کردووە تەنانەت حەزرەتی مەسیحیش هاتووە بۆ ئەم شوێنە و حەجی کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ و لە ئەخیریشە ئەبێ بە یەکێ لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دواییش لە پەنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەبوو بەکر و عومەر ئەنێژرێ ئەها یعنی ئەو مەسیحیەت و ئەو دینەی کە ئێستاکەنە بانگەشی بۆ کرێت و گەورەترین کۆمەڵ خەڵکی لەگەڵایە سبینێ پێغەمبەرەکەشی ئەبێ بە یەکێک لە تابعی پێغەمبەرەکەیتەوە ئەبێ بە یەکێک لە ئومەتی محەممەد صلی الله علیه و سلم بەڵێ برا بەڕێزەکانم لەبەر دینەکەی خۆتان بە گەورە سیرکەن ئەوەی کە ئالێرانەیە ئەیبینین بەڕاستی تشجيعي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بو حج أفرمي تعجلوا إلى الحج فإن أحدكم لا يدري ما يعرض له بداخل إما هتا بير نبين هتا تمن ما نروى هتا هلنا بيرين بيلا حج ناكينوا هلين اشتا قنجين بابا حج بإما راناجي لك أبرا وازن دزنيو شكري نابرام هتا حجي بشو خو باكرو هتا قنجي بشو خو باكرو لو حجة هتا قنجي بشو اتفاق وبيعد لك الخواي قوريا تازا كروا أها حج والحج المبرور ليس له جزاء إلا الجنة بيغمري خاصة صلى الله عليه وسلم من حج ولم يفسق ولم يرفث رجع كيوم ولدته أمه أفرمي هركس يا حجي كردو بدواي شهوته آرزوها نقر لكاتي إحرامه ودوايش جون وخرابو تاواني نكرد أقريته وبكو أويك تازة لدايك ببيه يعني محطيكي جيان توصل لنو يدس بيكي توا کردەوەکانی زەربی سفرەکرێ کاتی خۆی ئەهلی جاهلیەت کە هاتن حەجیانە کرد جلەکانیان هەمووی دائەکەنی بۆ یعنی ئێمە بەجلێکەوە حەج ناکەین کە تاوانمان پێوە کردە بێ لەبەرەوە بە ڕوت و قوتی پیاوان بە ڕۆژ حەجیانە کرد و تەوافیانە کرد ژنەکانیش بە شەوا بە ڕوت و قوتی تەوافیانە کرد هەتا خوای گەورە منعی لێکردن لە ساڵی نوێمی هیجریە کە لا يطوف بالبيت عريان كبيغمبري خاص صلى الله عليه وسلم علي ناردو أبو بكري أقادار كردو كأو كاتا سرقافلي حجبو كفرمي لم صاد دواتر هيج مشركيك بوينيا طواف كابدوري كعبيا چونك فساد وخرابكاني زور زياتر بولا چاككاني بله ما بس ما نشيل رانيان بس ما قناعتي أنا أبوك أمجلش كتاواني بيو كراوا جاري ثنابي لبركريتوا أي أما بلينشي ئێمە بچین حەجکەین و بینەوە دیسانەوە خۆمان لە خەڵتە و لە پۆخڵەواتی تاوان هەڵکێشینەوە نا حەج المەبرور حەجی مەبرور چییە حەجی مەبرور ئەو حەجەیە کەوا لە ئینسانەکانە کات چاکەکار بێ کە گەڕایە پێ بڵێن حاجێکی چاکەکاری ئیماندار کە ئیتر تاوانی لێ ناوەشێتەوە پاداشتی چی ئەم حەجە ليس له جزاء إلا الجنة هیچ شتێکی تر شک نابە خوای گەورە کە بیدا بە بەندەکەی ئیلا بەهەژ نەبێ برا بەڕێزەکانم ئەوەی کە لێرە نائیبینن ئەمە مەکەیە ئینسان لە بەگەیشتنی بۆ مەکە چەند هەنگاوێکەنێ ئەویش یەکەم جار ئیحرام بەبەستێ ئەم مناڵە جوانانەی کەی بین ئەمە ئیحرامیان بەستووە بە حسابی خۆیان ئیحرامیش بریتیە لە ڕیدائێک و ئیزارێک بەڵام نابێ ئینسان هیچ شتێکی لەبەرا بێ کە دەرز و بەکرەی تیا بەکار هاتبێ واتە ئەبێ شتی دووراو نەبێ دوو خاولی یەکیان لەسەرەوە یەکیان لە خوارەوە بەکارەهێنی ئەمە یەکەم مەناسیکەکانی حەجە دوایی تەواف بە دەوری ئەم بەیتەیە ئەکەی
سەیری ئەم هەموو کۆمەڵەتان بینیوە بەو شێوەیە ئەبێت تەواف بکرێ و بە دەوری حەجەکەیە ئەوەی کە لێرانەیە ئەیبینن ئەمە حەجەر ئەسوەدە ئەو سپیە ئینسانەکە بەم شێوەیە تەوافەکات حەوت کە دوایی تەوافی کرد دواییە بۆ پشتی مەقامی ئیبراهیم دوو ڕکات نوێژەکە دوایی دوعایەکی زۆرەکە دوای ئەچێ لە زەمزەم ئەخواتەوە دوایی ئەچێ سەفا و مەروە حەوت جار ئەکات ئەمە سەفا و مەروەیە لە بینی سەفا و مەروەیە چەند مەتر هەیە تقریبا 400 مەترە 400 حەوتی ئەبڕێ 400 حەوتی واتە نزیکی 3 کیلۆمەتر ئەڕوات و دێتەوە یعنی سێ جارە چێ بۆ سەفا سێ جارە چێ بۆ مەروە و جارێکی زیادەش ئەکات هەتاوەکو حەوشەوتەکە تەواوە بێ دوایی کە ئەوەی کرد چیەکە ئەچێ سەری کورت دەکاتەوە ئەگەر عەمرەی کردبوو یاخود سەری ئەتاشێ ئەگەر حەجی کردبوو یاخود سەری کورت دەکاتەوە ئەگەر بۆ حەج بوو ئەو کاتە پێویست دەکات یان باشتر وایە کە سەری کورت کاتەوە سەری لە بنا سفر نەکات وەڵێن حاجیەک 15 ئافرەتیان نابێ وتیان بڕۆ حەجی پێ بکە ئەمیش زانی بێ حەجی پیاو چۆنە بی نەکردبوو نەژی پرسی بۆ ئافرەت چۆنە حەملەدارێ بۆی زانی بۆی زانێ 15 ئافرەتیان شوێن خستەوەی تو دوایی کە تەواف و سعیەکەی پێ کردبوون گەڕا بۆ ئەنجا سەری خۆی ڕوت کردبوو موسێکی پیان نابوو یەڵا چی ئێوەژە بێ سەرتان چاکە سەری هەمویانی سفر کردبوو بۆ مێردەکانی ناردبوونەوە مەیعیلە ئافرەت دەتوانێت تەنها 4 تاڵەقژی ببڕێت و هیچ مشکلەیەکی نییە ئەم سەفا مەروایی کە جەنابتانی بینن بە ئیتیجاهی ئەو سەفایە بۆ ئەو مەروەیە عولەمانە فەرموون ئەگەر ئاستێک و ئەگەر تیشکێک دەرچێ لە سەفاوە بۆ مەروە لە چۆ خۆیە بینێتەوە لە قوتبی شیمالی لە چۆ لە قوتبی شیمالی لە بەستەڵەکی باکوور ئەگەر لە مەروەشەوە بچێ بۆ سەفا ڕێک ئەیدا لە بەستەڵەکی جنوب واتە ئەوەندە دقیقە ئەو سەفا و مەروەیە ئەو سەفا و مەروەیە لە چیەوە هاتووە لەوە هاتووە کە دایکمان هاجر بە دوای خواردن و بە دوای ئاوا ئەگەڕا بۆ ئیسماعیلی کوڕی طبعا هیچی دەست نەکەوت ناچاریش چۆکدانەدا کوڕەکەشی هیچی پێ نییە و ئەگری لە برسا و لە تینوە هات بۆ سەر سەفا بزانێ چێ ببینێ و ئاوادانیەک و کاروانێ فریای کەوێ گەڕایەوە بۆ مەروە بەڵامی زانی خوای گەورە پشتی بەرنادا چونکە ئیبراهیم بەجێی هێشتن وتی ئەی ئیبراهیم بۆ چۆمان بەجێ دێڵی ئیبراهیم دوعای کرد و پڕ قوڕگی ببوو لە گریان نەیەتوانی جواب باتەوە فەرمی الله ئەمەرەکە بهذا ئەی ئیبراهیم خوا ئەمری پێکردووی بەمە فەرمی بەڵێ فەرمی ئیذەن لەن یوضەیعنا الله هاجرە فەرمی دەی خوای گەورە ونمان ناکە هەر لەم ڕوانگە و ئیمانەوە کە زانی خوای گەورە ونی ناکە ئەگەڕا بە دوای مەزدەرێک کاچووکە ئیزانی خوای گەورە دەلیلی بۆ ئەنێرێ ئەوە بوو لەم کاتەیە کە لەم هاتوچۆیە بوو 7 جار تەوافەکەی کرد جۆی لە دەنگێ بوو بەخۆی وت سەح بێدەنگ کە چووکە سەیری کرد جبریلە و ئاوێکی یاخود بە باڵەکانی داوێتی بە ژێر پێی ئیسماعیلا و ئاوێک هەڵەقڵێ ئاوەکەی کۆ کردەوە فەرمی زومی ئاوەکە کۆکە کۆبەرەوە چکە ئەترسا ئاوەکە نەمێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەتی خوا لە دایکمان هاجر ئەگەر وازی لێ بێنا ئەبوو بە نەهرێکی جاری هەتا قیامەت جزیرەت العەرەبی ڕۆشن و ئاوەدانە کردەوە بەڵێ برا بەڕێزەکانم لەبەرەوە ئەم شتانە لە خەیاڵەوە نەهاتوون لە هیچەوە نەهاتوون ملة أبيكم إبراهيم هو سماكم المسلمين من قبل ئەها ئیسلام چەند گەورەیە ئەها ئیسلام ئەو ڕێزەی بۆ پیاوی دائەنێ پیاو لەو ڕێگەیە شەکەتە بێ شوێن پێی ئافرەتێک هەڵەگرێتەوە ئەبێت چەند عەزیم بێ ئەم ئافرەتە ئەبێ دایکمان چەند گەورە بوو بێ کە بە درێژایی شام کە پێی ئەوترێ وڵاتی هەنگوین و چەوری و خۆشی ئەمیش لە ماڵی مەلیک و لە ماڵی پیاوێکی گەورەیە لە فێرعەونەکانی میسر پەروەردە ببوو بەخشی بەچێ بەخشی بە سارە واتە لە قەسری مەلیکە لە قاهیرە و لە ئەسکەندەریە پەروەردە ببوو دوایی هاو بۆ شام دوایی هێنان لە بیابانێکا فڕێیاننا بەڵام چونکە ئەمری خوایە السەمع والطاعة عولەمانە فەرموون بە درێژایی شام بۆ مەککە هاجرە نەیپرسی ئەی ئیبراهیم بۆ چۆ ئەچی چیەکەی هەتا خەریب و بەجێیان بێڵێ دەمی بۆ پرسیار نەکردەوە ئەها عەزیمی ئافرەتی ئەو کاتە ئەها گەورەی ئافرەتی ئەو کاتە ئافرەتی ئێمەش ئەگەر میسکۆڵێکمان ببێ 100 جار مۆبایڵەکەمان ئەو دیدی مەکاو چێ بوو میسکۆڵی بۆ کردی بۆ جواب نایەوە ئێوە لەگە چیا بوو ئەیکەی تۆ لەبەرەوە ئەم ئافرەتە شوێن پێکانیشی گەورن ئەبێ 3 ملیۆن پیاو لە حەجە ئەبێ بە درێژایی تەریخ وأذن في الناس بالحج يأتوك رجالا أبي أمهم الرجال شوێن پێکانی ئافرەتە هەڵگرنەوە
عەزیمی ئەم ئیشتان بۆ دەرەکەوێ بڵا بەڕێزەکانم. بەڵێ جاکە ئینسان ئەمەی کرد، ئەمەی کە ئەیبینن جەنابتان ئەمە مەکەیە لەسەرەوە ڕۆژی تەرویە کە ڕۆژی 8 زیلحیجەیە، یە بۆ چێ؟ یە بۆ چۆ؟ یە بۆ مینا. ئەمەی کە ئەیبینن ئالێرەنەیە مینایە، هەر هەمووی مخەیاماتە جێی 3 ملیۆن تا 4 ملیۆن حاجی تیا بێتەوە. ئەو شەوە لەوەی ئەمێنێتەوە ڕۆژی عەرەفە واتە 9 زیلحیجە بەیانی زوو ئەڕوات بە مزدەلیفەیە تێپەڕێت و ئەچێ بۆ لای جەبەل ڕەحمە لە عەرەفە، لەوێ ئەپاڕێتەوە و دوعا ئەکا هەتا وەکو ئێوارە. دوایی کە ئێواری لێ هاو ئەگەڕێتەوە شەو لە مزدەلیفە ئەخەوێ لە بینی مینا و عەرەفەیە. مینا و عەرەفەیە ئەگەر چاوتان لێبێ جەنابتان ئالێرانەیە ئەنوێت، پاشان ئەگەڕێتەوە بۆ مینا، لەوێ ڕەجمی یەکەم ئەکات، ڕەجمی عەقەبە ئەکات، دوایی حیوانەکەی سەرە بڕێ، دوایی سەری چاکە، بەم شێوەیە تەحەلولی یەکەمەکە، دوایی ئەچێت تەوافی ئیفاضە ئەکا، دوایی سەعی ئەکات، ئیتر هەموو شتێکی بۆ حەڵاڵە بێ. هەتا ئێستا ئافەتی لێ حەرام بووە، جوێنی لێ حەرام بووە، قسەی لێ حەرام بووە، ڕاوی لێ حەرام بووە، بڕینی داری لێ حەرام بووە، لە بەرداکەنینی ژلەکانی خۆی و مولەکردنەوەی لێ حەرام بووە. بەم شێوەیە لە تەحەلولی یەکەمە هەندێکی بۆ حەڵاڵە بێت، لە تەحەلولی دووەمە ئافەتیشی بۆ حەڵاڵە بێت و ئیتر ئەم پیاوە حەجەکەی بەم شێوەیە تەواوەکە. ئەو ڕۆژەی کە خەڵک جەژنەکات و خەڵک هەمووی شپرزێ و خەڵک هەمووی هاتووە و دڵی خۆشە، حاجی لە هەموو ڕۆژێ ماندووترە و ئەو شەوە لە مینام نووسووە بەجلی ئیحرامەوە و بەیانی هاتووە و ئیفاضە ئەکات و ئیتر هەتا ئەو ئیفاضەیەش نەکا، دڵی ئیسراحەت ناکات، دوایی دێتەوە بۆ مینا، 3 شەو لە مینا ئەخەوێت، هەر 3 شەوەکە لە ڕۆژەکەیە دوای لاکەوتنی خۆر دوای نیوەڕۆ ئەچێت ڕەمی جەمەراتەکات، واتە ڕەمیەکات. خەڵک بەغەڵەت پێڵێن ڕەمی شەیطان، نەخێر ڕەمی شەیطان نییە، بە شێوەیەکی عام پێڵێن ڕەمی جەمەرات. خوای گەورە چۆن ناوی لێناوە، پێغەمبەرەکەی چۆن ناوی لێناوە، ئێمە شەروان ناوی لێنین. پاشان دوای مینا بەجێ ئەهێڵێ و ئەم کابرایە حەجی تەواو کرد، هەتاوەکو خوا حافزی لە مەکاکە یەک تەوافی تری حەوجاری بە دەوری کعبەیە ئەکات، پێوترێ تەوافی وەداع و ئیتر ئەبێ بە حاجی و خەڵک دەستی ماچەکات و فەرزەکەی لەسەر لا ئەچێ. ئەمە بە کورتی ئەمە مینایە خوشک و براکانم کە عەرزم کردن، هەمووی مخەیاماتە. ئەمەش عەرەفەیە کە ئەو ئینسانە ئەمێنێتەوە لە ڕۆژی عەرەفەیە، و ئەمەش ئەو شوێنە پیرۆزەیە کە هەمومان ئینشاءڵڵا ئاواتە خوازین. خوای گەورە ئەوانەی کە بۆی کردوون دووبارە و سێبارە بێتەوە، ئەوانەی کە نەشتون پەرۆشن جارێک بچن، بەڵام وەکو ئاوی سوێر وایە هەتاوەکو لی بخۆی زیاترتی نوتە بێ. یعنی باوەڕم پێ بکە ئێستا ئینسان پەرۆشیتیانە، بەڵام کە ئەچیت دەجاری تر حەزەکەی. ئەگەر هاتیتە نزیکی سلێمانی وتیان ئەوە حەجێکی تر هەیە بگەڕێرەوە، ئەگەڕیتەوە ماڵ و مناڵ نابینی. ئەوەندە گەورەیە ئەو شوێنە، ئەوەندە عەزیمە، جاذبیەتێکی هەیە کە خوای گەورە فەرمێ وئذ جعلنا البيت مثابة للناس وأمنا. بەیتمان وا لێ کرد دڵجۆشدەری خەڵکێ بێکە کە ئیماندارن و مسڵمانن. ربي إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع. حەزرەتی ئیبراهیمە فەرمێ ئەی خوای گەورە، من مناڵەکەم لە شوێنێکا بەجێهێش کە یەک داری لێ بوو، یەک دار، ئاوی لێ نەبوو، ڕووناکی لێ نەبوو، ئاوەدانی لێ نەبوو، حتا دێهاتیشی لێ نەبوو، زڕۆحی تیانە ئەژیا. ربنا فاجعل أفئدة من الناس تهوي إليهم. خوای گەورە دڵی کۆمەڵێ جۆش بەی کە بۆ لایان بچێ. ئەوە بوو هەر لە سەرەتاوە خوای گەورە عەشیرەتی جورهمی بۆ ناردن. ئێستاش ئەم هەموو خەڵکە لە سەرانسەری عالەمە پەرۆشە و حەزەکات ڕۆژێ لە ڕۆژا بۆ شینە شوێنە پیرۆزە بگا. بەڵام برا بەڕێزەکانم، ئێمە فی النهایە ئەم شوێنە کعبەیەکە و دوورە لە ئێمە و لە بیابانێکە و زانم پیاوەڕێی چییە؟ ئەم پیاوە کە باسی خۆیمان بۆ کات، جۆسف ئستیس ئەفەرمێ من قسیسێ بووم لە قسیسەکان لە ساڵی 1949 دایک بووم، لە تەمەنی 13 ساڵیەوە من خەریکی ئینجیلم، خەریکی داعوە بانگەوازم بۆ ئینجیل. قسەکەی بە درێژی ناجێڕمەوە، تەنها ئەوەندە ئەڵێ کە باسی مسلمانیان بۆ ئەکردم، ئەیانوو مسلمان يقبلون الأرض ويعبدون صندوقا في الصحراء. ئەیانوت مسلمانەکان ئەچن ئەرز ماچەکەن و هینێکی شەپەرستن، سنووقێکی شەپەرستن لەو مەکە و لەو بیابانە. ئەڵێ هەتا ئەو لەحظەیە نەمەزانی مسلمان چییە، لەبەرەوە لە باسی هەموو مسلمانێک ڕامەکرد. هەتا ساڵی 1991 زانیم کە مسلمانەکان ئیمانیان بە عیسا هەیە.
تەسەورێکی لە ساڵی 1940 دایک بووە قسیس بووە ئەڵێ وەم زانی مسلمانان کۆمەڵە دێ و درنج و جنۆکەن حەزم نەئەکرد بیان بینم حەزم نەئەکرد بیان ناسم دوایە فەرمێ لە ساڵی 1991 زانیم کە ئیمانیان بە عیسا هەیە وتم باش ئەوان ئیمانە بە عیسا هەیە بۆ ئێمەش دیراسی دینەکەی ئەوان نەکەین چکاڵە دیراسی هەرچی ئەدیانی سەر زەوی بوو کردبوو بەس دیراسی ئیسلام نەکردبوو هەتا کوڕێکە بێ بە ڕەفیقی ناوی محەممەد عەبدوڕەحمانە بێ دوایی ئەم پیا وردە قەناعەتێک گۆڕێ بە ئیسلام لە پاش دیراسەیەک و لە پاش هەوڵێکی زۆر کابرایەک لەم گەورەتری بە ناوی ئەلئەب بیتەر جاکوبە بێ ئەڵێ ئەم پێش من مسلمان بوو ڕەفیقم بوو زۆر لە ماڵەکەیە پێکەوە ئەژیاین ئەڵێ منیش ناچار دیراسەی ئیسلام کرد و قەناعەتم بە ئیسلام هێنا و هاتمە ناو دینەکەوە ئەو قەناعەتەشم بۆ دوور بۆ نەما کە مسلمانان بەو شێوەیەن کە ئەڵێم ئێمە مناڵمان هەر لە سەرەتایی گەورە بوونەوە بەو شێوەیە پەروەرداکەین کە مسلمانەکان کۆمەڵێک ناحاڵین کە سندوقێک ئەپەرستن لە بیابانێکە ئەم پیاوە بەڕێزان بە دکتۆر جۆزێفە کە ئێستا ڕسمەکەی پیشانان پاش مسلمان بوونی ئەو ڕیشە جوانی داناوە و ئیماندار بووە و ئێستا کێنا سەرۆکی مسلمانانی ئەمریکا خۆیەتی واتە لە ئەمریکیەکان خۆیانە و تەبەن باوک و ژنەکەی باوکیشی تەبەن دایکی نییە لەسەر دەستی ئەمە مسلمانە بن ئەم شوێنە شوێ برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکانم ئەم شوێنە لە چیەوە لە کەعبەیە نییە ئەمە کەعبەی ئەمریکیەکان نییە ئەمە کەعبەیە کە لە واشنتن دروستیان کردووە شوێنی ئارە خواردنە جا بە چنیەتێک خوای گەورە ئاگادارە بەڵام ئەمەش جۆرێکە لە سوکایەتی بە دینەکەی ئێمە پاش سوکایەتیکردن بە پێغەمبەر پاش سوکایەتیکردن بە مسلمانەکان لە سەرانسەری عالەما و خوێن ڕشتنیان بە ناحەق ئەمە جۆرێکە لە سوکایەتی ئەمە شوێنی ئارە خواردنەوە و مەلهەیە لەسەر شێوەی کەعبە دروستیان کردووە یەکێک لە جمهوریەکان ناوی تۆماس تانکریدە لە 14 یولیۆیە لە یەکێکە لە نواب